لە سنووری هەردوو پارێزگاکانی ڕەقە و دێرەزور بەڕێوە دەچێت. هێزەکانی ئەسەدا توانیان 7400 کیلۆمەتر چوارگۆشە کۆنتڕۆڵ بکەنەوە و شاری ڕەقەش لا سێبەرەوە گەمارۆ بدەن. لە بەیانی باش کوردستان بەردەوام دەبین لەگەڵتان. بەڵایزان لەگەڵتان بەردەوامین دەچینە بورگەی تەندروستی بەرنامەکەمان. ئەمڕۆ تایبەتمان کردووە بە سەلامەتی خۆراک بە تایبەت لە ڕێستورانتەکاندا بزانین چۆن سەلامەتی خۆراک دەپارێزێت گرنگترین بنەماکانی چین. دکتۆر ئەرکان مەنوچەر پسپۆڕی تەندروستی گۆشت لەگەڵمان دەبێ و میوانی بەرنامەکەمان. دکتۆرکان زۆر بەخێر بێت. بانی باش. سپاس دەکەین. بەر لەوەی لەگە بەڕێستان دەستکەین بە گفتوگۆ. راپۆرتێکمان هەیە دواتر دەست دەکەین بە گفتوگۆ. ئازیزان دەچینە لای راپۆرتێک. دوای راپۆرتەکە لەسەر تەوەری بەرنامەکە گفتوگۆ دەکەین. تەنیا لەم ساڵدا لیژنەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەستیان گرتووە بەسەر نزیکەی 2 تەن خۆراک لە خواردنگە و کۆگاکانی هەڵگرتنی خواردەمەنیدا و 22 شوێنیش بەهۆی پابەند نەبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە داخراون. لە سلێمانیش خولی ڕاهێنانی سەلامەتی خۆراک لە خواردنگە و ئوتێلەکاندا کرایەوە بۆ پێدانی ڕێنمایی بە کارمەندانی چێشتخانە و میوانخانەکان سەبارەت بە چۆنێتی ئامادەکردن و هەڵگرتنی خواردەمەنیەکان. بۆ کەسانێک کە سەرپەرشی شوێنە گشتیەکانەکەن خواردنگەکان ڕێستۆرانتەکان زۆر گرنگە لە ڕووی شێوازی مامەڵەکردنی لەگەڵ شوێنەکە پاکوخایانی کەسێتی لە ڕووی سەلامەتی خۆراک شێوازی هەڵگرتن و ئامادەکردنی خواردنەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە بۆ ئێمەوەکو بەڕێواتی گشتی دەنجستێمانی دەستخۆشی لەم شێوازە خولانە ئاگەین. لە خولەکەدا بنەمازانستیەکانی سەلامەتی خۆراک لەلایەن ڕاهێنەرانی پسپۆڕ لە بواری خواردەمەنیدا باس کران هەر لە بەرهەمهێنان و ئامادەکردن و هەڵگرتنیەوە تاکو و بەکارهێنانی. لە دوای خولەکەش بەشداروان بڕوانامەیان پێدرا. باسی سەلامەتی کارمەند و ئەو کەسانە کات کە لە شێشخانەکان ئیشەکەن و سێ بەشی سەرەکیشی باسی لە بنەماز دانستانەکانی خۆراکە بە تایبەتی بەرهەمە ئاژەڵەکان گۆشت ئەوەی کە لای ئێمە وترایەوە گۆشت و مریشک و گۆشتی ماسی و بەرهەمە شیرەبەنیەکان ئەمانە هەمووی لەم خولای وتراوەتەوە چۆنە پارێزرێت چۆن مامەڵی لەگەڵاکرێت چۆن بە تەندروستی ئامادە ئەکرێت. بە پێی ئاماری کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان لە سلێمانی 1602 چێشتخانە و میوانخانە هەیە و تا ئێستاش هیچ خولەک نەکراوەتەوە بۆ پێدانی ڕێنمایی بە کارمەندەکانیان. لێپرسراوی کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان ئاماژەی بۆەوە کرد ئەگەر تەواوی لایەنە پەیوەندیدارەکان هاوکاریان بکەن بە پێویستی دەزانن بەشداریکردن لە خولەکەدا بۆ کارمەندانی چێشتخانە و میوانخانەکان بکەنە ئیجباری. ئەوە نەسوود بەخشە ئەوە نە ئیسفادەی لێ ئەکرێ ینی نەکار بۆ چێشتخانە و مەتئەم و ئەمانە باوەڕکە ئەگەر ئەو سیستەمەش بەردەستانکەوێ حەق بۆ ماڵ بیکڕن لە بەردەستی کابانی و ماڵا بێ بەڕغبەت بێ نایەن ئەبێ ینی شتێک بێ ئیجباری دەڕووی تازەکردنەوەی مۆڵەتەوە بێ ئەی دەڕوو شتێکەوە بێ ئێمە داوایان لەکەین ینی وەکو کۆمەڵە داوایان لەکەین بێنە ئەم خولە ببینن. بەوتەی بەرپرسانی میوانخانەکان خولی ڕاهێنانی سەلامەتی خۆراک لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش یەکەم جارە بکرێتەوە. لە دوای یەکەم خولیشەوە هەفتانە 30 کارمەندی میوانخانە و چێشتخانەکان بەشداری تێدا دەکەن. کارزان تارق نارتی سلێمانی. بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوامی لەگەڵتان دوای بینینی راپۆرتەکە دەست دەکەین بە گفتوگەکانمان. دکتۆر
دەمانێت لەسەرتاوە بزانین سەلامەتی خۆراک چیە بە بەس چیە لە سەلامەتی خۆراک؟ بڵێ دیارە سەلامەتی خۆراک لە ڕووی زانستیەوە بریتە لە دابینکردنی خۆراکی تەندروست و چاودێریکردنی خۆراک from farm to table بە ئینگلیزەوترێ واتە لە کێڵگەوە تاوەکو مێزی بەکارهێنەر واتە هەموو خۆناغانەی کە لە کێڵگا چۆن خۆراکێک ئاماداکرێ چۆن هەڵەگیرێ چۆن ئەگوازێتەوە بازار چۆن لە کۆگایەک هەڵئەگیرێ و چۆن ئامادە ئاکرێ و چۆن پێشکەشی بەکارهێنەرەگرێ لە چێشخانە بێ یاخود لە ماڵی ئاسایی بەڵە گرنگترینش چییە بۆ پاراستنی شێوازی هەڵگرتنیەتی یاخود ئەو شوێنەی کە خۆراکەی تێدا هەڵدەگیرێت پلەی گەرمایە چ شتێکە؟ بەڵێ بەگشتی قساکەین ئەڵێ ئەوترێت سەلامەتی خۆراک یاخود خۆراک سێ مەترسی هەیە کە ڕوبەڕوویە بێتەوە بڵێ پیان مەترسیەکان پۆڵێن کراون لە ڕووی زانستیەوە مەترسی بایۆلۆژیمان هەیە هەموو ئەو بەکتریا و مشەخۆر و پەرەسایت و ڤایرۆس و ئەوانە ئاگرێتەوە کە ئەگونجێ بەهۆی خۆراکەوە مرۆڤ توش بکەن مەترسی فیزیاییمان هەیە واتە بۆ نمونە مەترسیەکە بایۆلۆژی نیە بەڵام لە خۆراکیکە وردە شوشە هەیە مەسەڵەن وردە ئاسن هەیە ئەمانە مەترسی فیزیایان پێوتێ مەترسی کیمیاییمان هەیە ئەگونجێ مادەیەکی خۆراکیە بەڵام چێشخانەیەکە ئامادە کراوە مادەی کیمیایی لێە پاکەرەوەی لێە بۆ نمونە کابانێکی ماڵ فاسی دانا و فاسەکە مادەی فاس تێکەڵاوی خۆراکە بووە ئەمانە وترێ مەترسی کیمیایی واتە سەلامەتی خۆراکە پارێزێ لەم سێ مەترسیە بەلە جۆری خۆراک بێگومان کاریگەری هەیە لەوەی کە شێوازی پاراستن و ڕادەی گرنگی پێدانی چۆن بێت جۆرە خۆراکێک زۆر پێویستەکە هەستیارتریانی زۆر پێویستە ئاگاداری بین بە دڵنیاییەوە هەموو مادەیەکی خۆراکی لەبەرەوەی ئەچێتە کۆندامی هەرسی مرۆڤەوە ڕاستەخۆ ئەچێتە سیستمی لەشی مرۆڤەوە مەترسی هەیە لەسەر خۆراکەکە بەڵام ئەو کۆمەڵی خۆراکمانەیە مادەی خاون کە شێوازی تێکچوون و بەرکەوتنیان بۆ بەکتریا زۆرترە بەتایبەت بەرهەمە ئاژەڵەکانە کە بریتە لە شیرە ماستە گۆشتە بە هەموو جۆرەکانی تەنانەت هێلکەشە ئەمانە خۆراکانن کە کۆمەڵی ڕێنمایی تایبەت باسکراوە دواتر باسیەکەی لە بەرنامەکە کە ئەبێت چۆن کەسێک لە چێشخانەیەکە یاخود کابانێکی ماڵە لە ڕێستۆرانتێکە چۆن مامەڵی لەگەڵا بکە باشە دکتۆر ئەگەر باز لە جۆری خواردنەکان بکەین و شێوازی پاراستنیان بۆی بە سەلامەتی بمێننەوە سەرەتا بەسکەین لە ماڵە ئەبێت چۆن بپارێزرێن و ئەو خواردانە چێک کە زیاتر پێویستەکە ئێمە باشتر ئاگامان لێ بێ بۆی سەلامەتتر بن خواردنەکان بەڵێ بەگشتی چوار یاسادانراوە بۆ سەلامەتی خۆراک بەڵێ هەموو ئەو شتانەی کە باس دەکرێت لە چوار یاسای خۆی بینێتەوە یاسا یەکەم بریتە لە جیاکردنەوە بەڵێ جیاکردن یانی چی واتە هەموو خواردنێک کە هێنرێتە ماڵەوە هەڵ ئەگیرێ یاخود لێ ئەنرێ پرۆسەکە تێکەڵاو نەکرێ واتە سەوزە لەگەڵ میوایە هەڵ نەگرێ لەگەڵ بیوایە لێ نەنرێ یاخود گۆشتی مریشک لەگەڵ گۆشتی سوورە هەڵ نەگیرێ چونکە هەر گۆشتێک یاخود هەر مادێکی خۆراکی تایبەتمەندی خۆی هەیە پلەی گەرمی خۆی هەیە و شێوازی ئامادەکردنی خۆی هەیە ئەمە جیاکردنەوە دواتر سیستمی دووەمان هەیە لە سەلامەتی خۆراکە بێتێ لە پاکردنەوە لە دەستنی کارمەندێک یاخود لە چێشخانەکە یاخود کابانێکی ماڵ ئاگرێتەوە هەتاوەکو پاکردنەوەی ژوورەکە پاکردنەوەی چێشخانەکە سیستیم پاکردنەوە چەندین کتێبی لەسەر نووسراوە کە پاکردنەوە چەندێک گرنگی هەیە لە سەلامەتی خۆراکە چونکە زۆرێک لە نەخۆشیەکان کەسەکە ئیگوازێتەوە ئەو کەسە بۆ نمونە ئەگەر کەسێک هەڵگری نەخۆشی بێ یاخود خۆی ئەو ڕۆژە لە چێشخانەکەیان نەخۆش بێ نابێ بێشەوەی بەرپرسی چێشخانەکە بهێڵە ئیشکات چونکە ئەو کەسە هۆکارە بێ بە گواستنەوەی نەخۆشەکە دوو خاڵی تریشمان هەیە هەرچێتە چوار یاساکەوە بریتێ لە یاسای ساردکردنەوە لەگەڵ لە یاسای لێنان گەرمی ئەوەیە کە لە هەموو چێشخانەیەەکە پلەی گەرمی سەرەکیترین بنەمایشی چێشخانەیە بریتەوەی کە هیچ خۆراکێک نابێت لە خوار پلەی هەفتا پلەی سەدی پێشکەش بکرێت واتە ئەگەر کوڵان بێ ئەگەر برژان ینی بکڵێت یاخود هەر خۆراکی لە سەدا لە زیاتر لە هەفتا پلەی سەدی کوڵا یاخود ئەگەر توانین هەشتا پلەی سەدی ئامادەکرا لە سەدا 90 بۆ جۆرەکانی بەکتریا و مشەخۆرەکان ئەکوژێ خۆشببختی ئێمە ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان بەداخەوە زۆر سیستمی ناتەندروستە بینین بەڵام خۆشببختانە خەڵکی ئێمە ئەوەی کە خواردن ئامادەکە زۆرینەی بە کوڵانە ئەوەندە لەسەر منجڵدا ئەنێ بۆیە الحەمدولله خەڵکی ئێمە خاڵی سێم چوارەم چییە بریتە لە ساردکردنەوە بنەمایەکەوە پاراستنی خۆراک هەڵگرتنی خۆراک و هەروەها هەڵگرتنی خۆراکی لێنراو و باوەزیاتر ینی لەو ماڵەکانیشدا سەلاجە هەیە ینی ئەمە
تەنها پاراستنی لەو سەلاجەدا زامنی ئەو پاگڕاگرتن و پاراستنی دەکات نەخێر سەلاجە چەندێک کارایەکی یاری دەدەرە بۆی خۆراکمان پارێزین ئەگونجێ کارایەکی یاری دەدەربێ یاخود بڵێ عاملێکی مساعد بێ بۆی خۆرەکانمان توش بێ چۆن بنەمای یەکەم لە نێو سەلاجەیە بریتە لە ئیشکردن واتە سەلاجە ئەگەر ئیش نکات ئیشی کارەبا هەبێ کارەبا هەبێ سەلاجەکە پێداویستە فیزیایەکانی تیاوی یاخود پلەی گەرمی مەزبوط نەبێ سەلاجە نابێت لە 0 بۆ پلەی 4 سەدی زیاتر بێ سەلاجە بەسمان ساردکەرەوەکەیەتی بەفرگرێ بە جیا باسکرێ هەموو سەلاجەیەک لە دوو بەش پێکاتەوە بەفرگر بەشی سەرەوە ساردکەرەوە نابێت لە 0 بۆ 4 پلەی سەدی تێپەڕێ لە 5 پلەوە 5 بۆ 35 پلە یاخود 5 بۆ 6 پلە پێوترێت دەینجە زۆن واتە هێڵی مەترسیدان خواردن لە پلەی 6 پلەوە تاوەکو 6 پلە زۆر بە خێرایی بەکتریاتیا گەشەکە بۆیە ڕوون تێمپریچە پلەی گەرمی ژوور بۆ خۆراک خراپە هیچ خۆراکی نابێت 4 کاتژمێر زیاتر لە پلەی گەرمی ئاساییەوەتە بۆ نمونە کاتێک کە کارەبا بڕێ دیارە مازانین دۆخی کارەبا چۆنە یان ئەگەر خۆراکانی لەو سەلاجەدا ئەگەر بۆ چەند کاتژمێرێک ینی سەلاجەکە کوژا بێتەوە کارەبا نەبێت ئەنی مەترسی دروست دەکات بەڵێ ئەگەر یان کارەبا کوژا بێتەوە یان قەدەرەنە چیت سەری بەفرگرەکە یاخو سەلاجەکەتەکەی ئەبینی کوژاوەتەوە و مەسەرم تەقسیمەکەی جوڵاوە کۆمەڵێک ئێمەشتی فیزیاییمانەیە سێ بار هەیە ئەگەر خۆراکێک بەستوو بوو هەستەکەی بەحتازە خەریکەی کاتەوە ئەبێ ڕاستی خۆ بیگۆزیتەوە بۆ سەلاجەیەکی تر بۆی ئەم بەستنەوەکەی تێک نەچێت ئەگەر خۆراکێک ئەبینیە کاتەوە کردنەوەی خواردن لە بەسنەویش میکانیزمی خۆی هەیە چۆن خواردنێکی بەستووە توێنینەوە ئەگەر بینیت خواردنەکە ئەتوێتەوە ئەبێ بهێنیتە دەرەوە بۆی توانەوەکە یاخود بیخیتە سەلاجەکە بۆی توانەوەکەی تەواو بێت و ئامادەکرێت ئەگەر خواردنێکی شە تاو توا بوو ئامادە بوو ئامادەکردن ئەبێ لێ بنرێ ئەگەر خواردنێک تێک چوو بوو بفڕێدرێ یعنی لەم چوار حاڵەتە ناپڕێ سەلاجەکە بەڵێ دکتۆر باسی خواردنی بەستوت کردکەمە گرنگە زۆر کات خواردنەکە ئەکرێتەوە خاوە بێت و دوای بەکار نادرێت دووبارە دەکرێتەوە بەفرگر و ئەی بەستێتەوە ئەمە تا چەندێک زیانی هەیە ئەمە دوو زیانی هەیە زیانێکی بەکتریا تەندروستی و زیانێکی بەهای خۆراکی هەر خواردنێک بەستی و کردیەوە ئەگەر بەست بوو کە بەستی ئەیکەیتەوە بڕێک لە بەها خۆراکی پێوتێک کروت پرۆتین لێ بێتەوە کەی بەستەوە جارێکی تر و ئەیکەیتەوە ئەوە بەهای خۆراکیەکەی زۆر دابەزێ لەو خراپتر مەترسی تەندروستیە هەر خواردنێک کردیەوە یەکسەر وردە بەکتریا گەشاکە بەکتریا سیفەتی خۆگونجاندنی هەیە لەوەی بەستبێتان هەر بەکتریایەک چۆ ئەو خواردنە سەهۆڵەوە ینی بەستیەوە وردەوەدا نمووی بەکتریا تا زیابێ خواردن کردیەوە بەستیەوە زۆر مەترسیدار دکتۆر بەسێک لەو خولەش بکەین کە لە ڕاپۆرتەکەدا بینیمان ئەوە بۆچی ینی گەنگترین شت چیە باستێکن وەچینە و ڕێنمانی کە ئێوە داتانە بە ئەو شوێنانی کە خاوەنی ڕێستۆران و چێشخانن بۆ پاراستنی خۆراک بەڵێ سنتەری هۆشیاری تەندروستی کە سنتەرێکی NGOیە ماوەی پێم وابێ 3 ساڵە خەریکی ئامادەکردنی پرۆگرامێکن بە هاوکاری قایمقامەتی سلێمانی و 3 ڕێکخراوی تر ڕێکخراوی سەلامەتی شوێنی کار و ڕێکخراوی کوژین و بە پشتگیری ڕاستەخۆی ڕێکخراوی کۆمەڵی ئوتێل و شێشخانەکان ئەمە پرۆگرامەکەی ئەم پرۆگرامە ئامادەکراوە گرنگ بوو لە ماوەی ڕابردووە کۆمەڵە لیژنەی قایمقامەت هەیە لیژنەکانی تەندروستی ڤێتێرنەری هەیە ئەبوو ئەم لیژنانە لە ڕێک پرۆگرامێکی زانستیەوە سەرپەرشتی خۆیان بکەن و لەو گرنگتر ئەبێت هەموو لە وڵاتانی پێشکەوتووە هەموو کارمەندێکی چێشخانە ئەبێ سرتیفیکیشن بڕوانامەی سەلامەتی خۆراکی هەبێ چکە مامەڵە لەگەڵ شتێکی زۆر هەستیاراکە کە بریتێ خۆراک ئەو کارمەندە بەرپرسیایەتی خۆی نییە بەرپرسیایەتی کۆمەلگایەکی هەیە ئەگونجێ ڕێستۆرانتێک ڕۆژانە سەدان کەس خۆراکی لێ بخوات ئەگونجێ گواسمان کرد ژەهراوی بوونی خۆراکی لێ بێتەوە گرنگە باسی ئەوە بکەین کە دوو مەترسی هەیە لە خۆراک مەترسی ژەهراوی بوون کە مرۆڤ بەهۆی خۆراک و تووشی مەترسی ژەهراوی بوونە بێ و مەترسی نەخۆشی هاوبەشەکان کۆمەڵی نەخۆشی زۆر کە لە ئاژەڵا هەیە لە ڕێگەی خۆراکەوە بۆ مرۆڤ گۆزێتەوە وەگوتمان کرمیشتی ڕەشە وڵاقمان هەیە برۆسێلامان هەیە کۆمەڵی نەخۆشی زۆرمان هەیە لە ڕێگەی خۆراکەوە بۆ مرۆڤ گۆزێتەوە ئێمە هەوڵمانە من وەکو ڕاهێنەرێک لەو پرۆگرامە کارمان کردووە کۆمەڵێک هەموو خولێک کە 5 ڕۆژە کۆمەڵێک لە ئەندامی لیژنەکان و کۆمەڵێک لە بەرپرسی چێشخانەکان یاخود کارمەندی سەلامەتی چێشخانەکان بیرمناسەبە لە هەموو ڕێستۆرانتێکی ستاندەری جیهانیە کارمەندێک هەیە پۆستێکە ینی پۆستێکی ناو شاگرد و کارمەندەکانە پێوترێ پێرسناڵ ئینسپێکتەر هایژین واتە کارمەندی پشکنەری تەندروستی
یعنی کارمەندێک بەرپرسی تەندروستی کارمەندەکانی تریە بێ ئەڵێ بە چشخانەکە خۆی بێت بەڵێ بەڵێ هەیە لێرەوە نا پێم وانە هەبێ بەڵێ ئەوە گەر هەش بێت خولێکی لەم جۆرە وەرگێ سرتیفیکیشن بڕوانامی پێ بدرێ و ترینین کۆمەڵی خول ببینێ کە چۆن مامەڵە لەگەڵ خۆراکاکە چۆن ئەو کارمەندە بۆ بوونە کە خۆراکی زۆری بۆیێت لە چێشخانەکە بەرپرسە بێ لەوەی چۆن لە کۆگای ساتکەرەوە هەڵیگرێ بەرپرسە بێت لەوەی کە بە کارمەندەکان ئەڵێ هیچ خۆراکی نابێت پێشکەشکرێ هەتاوەکو ئەم کارمەدە گەرمی پێوێکی پێ بێ لە چێشتەکە یا لە مەنجەڵەکە بزانێ بووە بە هەفتا ئینجاابێ پێشکەش ئەمە ئێوەکو ڕێنمایی ینی بە خاوەن چێشخانەکانتان وتووە بەڵێ ئەمە لەم خولاتوە بیکە بە ئەمرێک منەک بە ڕێنمایی ئەمە بە ڕاهێنان بڵێ پێم وابێ ئەگەر لە ڕووی ئیداریەوە قایمێت و کۆمەڵی چێشخانەکان بۆیان بگونجێ هەوڵبەن ئەم پرۆگرامە بکەن بە پرۆگرامێکی جۆرێک لە ئیجباری و بالمناسبە ئەم پرۆگرامە لە عێراقا تا ئێستا شتێکی ئامادە نەکراوە و نیەت هەیە کە پرۆگرامەکە بگوازێتەوە بۆ هەولێر و بۆ سلێمانی بۆ ئەوەی کە بەڕاستی کارمەندی چێشخانەکان نابێت لە خۆیانەوە بچنە ئەو مەدانە گرنگ و هەستیارە ئەبێ بڕوانامەیەکیان پێ بدرێەوە کۆمەڵە ترینین کۆرسان پێ ببینرێ کە چۆن مامەڵە لەگەڵ خۆراکە چینەوە بابەتانی کە ئێوە بەنی بە ترێنین بە کۆرس و ڕاهێنان دەیڵێنەوە بۆ کارمەندانە گرنگترین بابەتەکان چین جیاواز لە پاک و خاوێنی ینی بڵێ کارمەندەکە پرۆگرامەکە لە 5 سێکشنی سەرەکی پێگێت و سەرچاوی پرۆگرامەکەش کۆمەڵێ سەرچاوی زانستی هەیە بۆ نمونە تەنها لەم هەرێمی ئێمە پێمە بە لە عێراقیشە هەیە کە شتێک نییە تایبەت بە سەلامەتی خۆراک لە وڵاتی بەریتانیا فود ستاندرد ئیجنسی هەیە ئاژانسی سەلامەتی ستاندەری خۆراک ئەم ئاژانسە بەرپرسە لە هەموو شتێک لە مامەڵە لەگەڵ گۆشتا کە پزیشکانی ڤێتێرنەری و پزیشکی گشتیەوە لەگەڵ کارمەندانی دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵی بەشی خۆراک سەرپەرشتیان پرۆگرامەکان ئەوانن ڕاستەوخۆ مۆڵەتەیان بە چێشخانەکان و مۆڵەتەیان بە پشکنەرەکان بەڵام لێرە ئەوە نییە ئێمە هەڵماننا ئەو یاسانی ئەوان بهێن تا ئێستا هۆکارەکەی چێ بوونیە یاخود ئێوە وەکو پزیشکان لەم بوارەدا هەوڵتان نەداوە کارێک بکەن یاخود ئەم ڕێنمایانە بڵاوکەن بە تاوی چێشخانەکاندا ئەم ڕێنمایانە ئەمە دەسەڵاتێکی یاسادانانی هەیە بۆ نمونە لە یەکێتی ئەوروپا پێوتێ یوروپیان کۆمیشن کۆمەڵی یاسا هەیە پێوتێ سەلامەتی خۆراک علی بۆ نمەوەی ئەرکی پەرلەمانە کە یاسایە دانێت کە پرۆژه یاسای هەبێ ئەبێ لە پەرلەمانەوە دەستگای دروست کەژنیستان کرد لەم خولە لەم دەورەیەکە کرد بەڵێ کۆمەڵش دراوە و ومێت هەیە کە ئەم نەریتە لە سلێمانی بڵاو بێتەوە بۆ هەموو کوردستان و عێراق و ئەم پرۆگرامە دەوڵەمەندتر کرێ و ڕاهێنەری باشتر بهێنرێ هەتا ڕاهێنەرەکان خۆیان ڕاهێنانی گەورەتر و بەهێستریان پێ ببینرێ بەوەی بتوانن ببنە ڕاهێنەری سەرکەوت باشم پرۆگرامین دەبێتە پێوەرێکی تەندروستی تر بە ئەو لیژنانەی کە دەستن سەردانی شوێنەکان دەگەن دەکەن لەسەر بنەمای ئەم پرۆگرامە برا دەدەن خواردنی ئەم چێشخانە خراپە یاخود باشە بەدڵنیایی ئەم پرۆگرامە بەچاڕوونیە بوو بۆوان واکرێ هەموو لیژنەیەک چێکلیستی هەبێ واتە بەستاندەر ئەچێ چاودێری شوێنێکی خواردنگاکە بەو چێکلیستە پێوانەکە بۆی کە ئەم تەنانەت بۆ پێدانی ئەستێرەی ئۆتێل و ڕێستۆرانتە عێراقیەکانیش ئەبێ پێوەرێک هەبێ کە چۆن ئەستێرەی پێدرێەوە چۆن ئەمە تەندروستەوە چۆن ئەمە ناتەندروستە لە ڕێی کۆمەڵێ بنەمای زانستیەوە ببێ ئەو پێوەرانی کە هەبووە پێشتر ئەمە ڕەچاو نەکراوە بۆ پێدانی ئەستێرە بە شوێنەکان یاخود وڵی ئەوە لەوەی خساسی من نەبێ بەس من ئەڵێ بێ ئاوا بێ ئەوەیکەبیسی بێتان پێک لەو دەورانە تا چەند ینی هۆشیاری هەبوو لەو بوارەدا یاخود گرنگی پێدراوە بە کوڵی بە ئەو بە فیدباکی ئەوانەی کە بەشدار بوون لە خولەکە هەمویان پرۆگرامەکان پێ تازە بوو و پێ ناوازە بووە یەکەم جار بۆ زانیاریانە ویست کە مەسەلەن چۆن گۆشت هەڵبگیرێ گۆشت یعنی چی ماسوولکەیانی چی وەستاندەری گۆشت چییە بالمناسبە پرۆگرامەکە 5 بەشە کە سەلامەتی کەسی ئەگرێتەوە و بەرهەمە خۆراکیەکان چۆن مامەڵی لەگەڵاکرێ و پاژماوەکان پاژماوەی چێشخانەکان چۆن هەڵەگیرێ و چۆن لە ماڵەوە دەستکاریەکرێ ئەم پرۆگرامە ئەبێ هەموو هاوڵاتێک بیزانێ ئەوەی کە هەموو کابانێکی ماڵ ئەبێ ئەم پرۆگرامە ڕۆشنبیری کەسیە و خەڵک خۆی بیزانێ و هەروەها چۆن سیستمی چاودێری هاسەبمان هەیە پێوتێستمی چاودێری و پاگراگرتنی چێشخانەکان ئەوە هەر لەم پرۆگرامە وتراوەتەوە بەڵێ دکتۆرەمە باز لە شتێکی تر بکەین وەتابە لە چێشخانەکاندا ئەمە تا چەندێک زیانی هەیە ئە بۆ چقۆی کە گۆشت ور دەکرێت لامان کاتە میوە و سەوزەی پێچاک دەکرێت بەتابە لە چێشخانەکاندا ئەم نمونەیەمان زۆرە و لە ماڵەکانیشدا بە هەمان شێوە ئەوە تا چەندێک زیانە گەینێ بۆ خواردنانە ئەوە ئەچێتە بواری چوارەیاساکە و کەوتمان جیاکردنەوە جیاکردنەوە لە ستاندەری نێودەوڵەتیە ڕەنگێک دانراوە کە پێوتری ڕەنگی زەت لە هەموو چێشخانێکی نێودەوڵەتیە
ڕەنگی زەرد چاقۆکەیە تەختەی زنینەکەی مەقاشەکەی هەمووی ڕەنگی زەردە مەرجە هەموو کارمەندێ بە مادەی خاو گۆشتۆمانە بەم مەقاش چەقۆیە بەکاربێنێ ئەمە بەکارێنە ئەمانە لابە ڕەنگی سەوزمانەیە کە مادەی ئامادەکراوە بەوە بجنێ بەوە بەکاربێنێ بەو چەقۆیە هەموو شتێکی بێ جیاواز بێ هەموو شتێ دەستکەشەکەت بەکارهێنا عینەشت کە مادەی بۆ نمونە گۆشتێکی خاوت پێ بڕی بەکارهێنا ئەچی دەستە شوی دەستکەشەکەت لابێ چەقۆکە گۆڕی تەختەکە گۆڕی یعنی زۆر هەستیارە مامەڵ لەگەڵ مادەی خۆراکیە سپاسەکەن دکتۆرەگە شتێکت مایە بە کورتی و کوڕێنماییەک بۆ ئێمە وڵا سپاسی کەناڵەکەتانەکەم کەناڵە بەرزەکەتانەکەم کام دەرفەتەی ڕەخسان بۆ ناویشت هیوادارین ڕۆشنبیری تەندروستی خۆراک هەموو هاوڵاتیەک خۆی دەوڵەمەند کاتیایە و بە هیوانێمەش هیوایەوەی سپاسەکەن دکتۆر ئەرکان مەنوچەر پسپۆری تەندروستی گۆشت زۆر سپاس بۆ بەرنامەکەمان ئازیزان دەچینە هەولێر ڕاستەخۆ دیارەگربوونەوەی کە ئێستا ئاوەرەکانی دەشتی نینەوە گربنەوەیان ساز کردووە شیراز عەبدوڵڵا پەیامێرمان لە هەولێر و لەگەڵمان دەبێت شیراز هۆکاری گربنەوەکە چییە و هاوڵاتیانە داوای چی دەکەن؟ مەریوان